سڵاوتان لێ بێ بەڕێزان مانگی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مانگی مەولود لە هەموو لایەکتان پیرۆز بێ. کۆمپانیایەک لەبەر خۆشەویستی پێغەمبەری خوا ئەو کەسانی کە ناویان ئەحمەد و محەممەدە هاتۆ خەڵاتیانەکە بە بۆنەی پیرۆزی ناوەکەوە. وە کۆزانن ناوی ئەحمەد و محەممەد و مەحموود ناوێکە ئێمە لە وەکو کورد قەت لێمان نابڕێت. دەمەوێ بەشێک لەو کەسانی کە هاتوونەتە ئێرە کە خۆیان یاخود منداڵیان ناو ئەحمەد و محەممەد سان لەگەڵا بکەم دەربارەی ئەو ناوە پیرۆزە زانام چیمان پێڵێن و کێ ناوەکەی لێ ناوە و تا چەند گرنگیشە ئێمە تەنها بە قسە نەبێ تەنها بە ناو نەبێ بە کردار شوێن پەیامە پیرۆزەکەی پێغەمبەری خوا بکەین لەگەڵ ما بن من بەشێک لە هاوڵاتیان وەرەگرمیەوە بینەری وەڵامەکان ڕۆزای جوانی تەمەنا دەکەم لەخوا ببینم ڕۆزای جوانی تاوەکو بارم کەوێ بۆنی خۆشی جۆسمانی تاوەکو بارم کەوێ بۆنی خۆشی جۆسمانی. ناو محەممەدە ئەمانەی لەگەڵتان کێن و ناویان ئەمە ناوی ئەحمەدە ئەمە کوڕی خۆمە ئەمەش برازای خێزانمە ناوی ئەحمەدە. بۆ ئەو ناوانتانەوەندە زۆرە ناوێکی پیرۆزە بەڵێ ناوێکی پیرۆزە و هەموو ماڵێک زۆربیان ناویان محەممەد و ئەحمەدە. ئەو ناوەت پێ خۆشە کاتێ بە ناوی خۆتەوە محەممەد بانکە زۆر پێم خۆشارە وەڵڵا هەیە هەنێک کەس ناوێنێ ئەحمین حەمە ئەوانە و کاتە زۆر پیان ناخۆشە بێت ئارەوەڵا بێ ناوەکە لەبەر خۆشەویستی پێغەمبەری خوا بە تەواتی بانک ناوێکی محەممەد ئێستا لە هەموو ماڵێک ناوێکی محەممەدەیە من ئێستا برازایەکم ناوی محەممەدە برازای دیکەم هەر ناوی محەممەدە خوشکەزایەکی خۆم هەر ناوی محەممەدە خۆم ناوم محەممەدە و ئەم کوڕیشم ناوە بە ئەحمەد. ئەو ناوەتان زۆرە لە بنەماڵ دوانەنی ئارەوەڵا زۆر زۆری تا چەند دەربارەی ژیانی پێغەمبەری خوا زانیاریت وەڵا ئەمە نەزیان زانیاریم نییە بەستە ئیتر بەشی خۆم ئەزانم بە شتێکی پێغەمبەری خوا زۆر معجیب بوو یعنی وەڵی بە ڕازگۆیی بە ئەو هینەی چۆن بڵێ ئەو ڕێگایی کە هەموو ئێستا هەموو زۆربەی مسلمانان لەسەری ئەڕۆن ڕێگای حەقا ڕێگای لەناو میلەتی خۆمانە مانگی مەولود کە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوایە زۆر گرنگی پێدرێت. ڕۆژێکی پیرۆزە لای هەموو مسلمانان ئەمڕۆ ڕۆژ کە هاتی تە ئێرام خەڵکت بینی زۆربەی ناوی محەممەد ئەحمەدە چه هەستێکت بۆ وەڵا زۆر هەستێکی زۆر خۆشە ئەی چۆن هەرەوەڵا سلام عەلەیکوم سەلام و ڕەحمەت باشە ئەمەی کە بینی زۆرینەی ئەمانەی هاتوون ناویان محەممەد ئەحمەدە لەناو کوردی خۆمان بۆ ئەوەندە حەزیان لەم ناوەی لە خۆشەویستی ئەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم من خۆم کوڕمێ ناو محەممەد کوردەیە ناوی بەڵێ تاقانەش لە بنەماڵەتان ناوی دیکەتان هەیە بە ناوی محەممەد ئەحمەد هەمووی ئەحمەد محەممەد هەمووی ئەوانێ ئەو ناوانێ بەڵێ کورد بۆ ئەوەندە حەزی لە ناوی پێغەمبەری خوا خۆشەویستی خوایە ئێمە چاوەڕێی شفاعەتی ئەوی مەمان کە لای خوای گەورە ئارەوەڵا ئەم مانگە مانگی مەولودە گرنگێکی تایبەتی پێدرێ خەڵکی خۆمان شیرینی بەخشێتەوە دڵی خۆشە پێی ئەمە چ پەیامەکەدا بە ینی نەتەوەکانی ترکە کوردی ژۆک و ئەوان عاشقی ڕێبازەکەی پێغەمبەری کورد بەس کورد پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە خۆشەویستی ئەو شیرین و شتێکا بەخشێتەوە لە خۆشەویستی ئەوە تا چەند دڵخۆشی کە مانگی مەولود دێ هەر لە هەوە ڕۆژی مەولود من دڵخۆشمە تا تەواو بێ. بەڵێ بە چ شتێکی ژیاننامەکەی زۆر معجیبی وەڵی ژیاننامەکە شتەکانی هەموو خوێنێتەوە بە هەموو شتێکی معجیبم پێ. ناو چییە؟ محەممەد. کاک محەممەد خەڵاتیشت وەرگرت وەڵا زۆر سپاسیانەکەین زۆر سپاسی کۆمپانیای وشاکەین. ناوەکەی خۆتت پێ خۆشە؟ وەڵا زۆریش لەبەرەوەی ناوی محەممەد و پیرۆزە و ئەوە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەبێ یەک ڕۆژ یادی نەکەین بە بۆنێەوە یادی بکەی یەک ڕۆژ یادی بکەین ئەبێ هەموو دەقەیەک و هەموو کاتێک یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین بە فەرمودەکانی چەندێکمان خۆشی خۆی گەورە ئاڵێ خۆی گەورە فەرمێ بۆ نمونە لە دایک و باوکە خۆش دەبێ بەچی ئازانی دایک و خۆش دەبێ ئەبێ بیسەلمێنی بە فەرمودەکانی وە کار و شتەکان ئەو شتانەی کە گرت ناوی ئەم ناوی تۆ کێ دایناوە؟ وەڵا من هەر دایک و باوکم. ناوی ترتان هەیە لە بنەماڵی خۆت؟ ناوی ترمانەیە بەڵام ئەحمەدی دیانە هەر محەممەدی تایە و تا محەممەدتان زۆرتر محەممەد بەس خۆم ناوە محەممەد مانگە مانگی مەولودە تا چەند دڵخۆشە بی کە مانگی لە دایکبوونی پێغەمبەری
وڵا زۆر دڵخۆشی زۆر دڵخۆشی بەڵام بۆ نابن منە یادی لە شتێکی ترا بکەیتوانێ ونمونە بڕۆ یاد سونەتەکانی بژە بەجێکە سەڵاوەتی لێ بە سەڵاو وسلم ئەبێ ئەو شتانە بکەیت و لە منێژ لە مزگەوتان نوێژ و ڕۆژەکانە کامە کەم تەرخەمی دەبووە بیکەیت کەم تەرخەمیەکانە نەمێنێت و چی کێشەیەکە بۆ لە دینە و نوێژە نەگەر بێ ڕۆژ و ئەمانە هەمی جێبەجێکەیت و باش بکەیتوانێت بە چ شتێکی پێغەمبەری خوا معجیبی ژیان نامەکان وڵا بە هەموو شتێکی هەموو ژیان نامێت حەدمان نییە لەسەر ژیان نامە شخصەکەینەوە نە پیرۆزە بەڵام بە ڕازگۆیی و بە فەرمودەکانی و بە وحی بۆ هاتۆتە خوارە بە هەموو شتێکی یعنی هیچ شتێک نییە بۆ نمونە بڵێ وڵا معجیب ڕەوزای جوانی تەمەنا دەکەم لەخوا ببینم ڕەوزای جوانی تاوەکو بارم کەوێ بۆنی خۆشی جۆسمانی. السلام عليكم. عليكم السلام. ناوی خزمەتی محمد. حاجی محەممەد وایە؟ بەڵێ نا شێخ محەممەد. کاک شێخ محەممەد باشە چەند ناوتان هەیە لە بنەماڵی خۆتان بە ناوی محەممەد و ئەحمەد؟ هی ئەحمەدمان کەمە بەس محەممەدمان زۆرە. هەرە وەڵڵا. وەکو بیرت بێت چەند کەستان هەیە توانی بۆ مژمێری بۆ؟ وەڵڵاهی من خۆم ناو محەممەدە باوکم ناوی حەسەنە بافیرم ناوی محەممەدە دیسان حەسەنە هەم دیسان محەممەدە حوتەم ناو شەشەم ناو مەحموودە ئێمە هەر بە محەممەد حەسەن هاتوون حەسەن یعنی باش محەممەدی ژەوە بەناوی پێغەمبەرەکە باش ئەم ناوە بۆ منە زۆرە لە ناونەتەوەی خۆمان بۆیە لەبەر خۆشەویستی پێغەمبەرە ئەو کەسەی لەبەر خاتی پێغەمبەر ناوێرا بێ محەممەد لاشێ باگری جەهەنەم ناسووتێ ئەم ناوە هەمووی خۆشەویستی خۆمان دەرەقا بۆ پێغەمبەری بەڵێ خۆشەویستی ئیسلام بۆ پێغەمبەر لەبەرە پێغەمبەرەکەمان پێغەمبەری خاتەمە الانبیایە ئاخر پێغەمبەرە چی ئەزانین دەربارەی ژیان نامەکەی پێغەمبەری خوا ئەوانی کە بۆیان باس کرد وەڵڵاهی ئێستا بڵێم حالیان ویستی وام بە خەیاڵان نایە بەڵام ئەزانم بەشی خۆ بکردێتەوە ئەم مانگە مانگی مەولودە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوایە تا چەند دڵخۆشی کە مانگی لەدایکبوونی ئەو زاتە گەورەی وەڵڵاهی بێ ئەوە گەورەی مرۆڤایەتیە و گەورە هەموو ئیسلامە و پێمان خۆشە و لەدایکبوونی پێغەمبەر یادێکی گەورەیە و شتێکی پیرۆزە بۆ ئیسلام تا چەند گرنگە ئێمە تەنها بە قسە نەبێ بتوانین بە کردار شوێن فەرمودە پیرۆزەکان و ڕێبازەکەی ئەو محەممەد ناوە وەڵی ئەوەی کە یادی پێغەمبەر کاتەوە پێغەمبەر دەڵێ خۆشەویست بێ هەموو شتێکی پێ خۆشە هەموو یادکردنەوەیەکی خۆشە و ئیستا هەندێک کەس دەڵێن ئەمە شتێکی وایە و نابێ و ئەمە قەینا بۆ غەیرێ دینێکی کە مەسوولەکەی خۆیان کە گەورەش بێ یادیەکەنەوە یعنی بە گەوری خۆیان نێزانین ئێمە کە ئیسلامین و ئەو خۆشەویستەیە بۆ بە گەوری خۆماری نەزانین بۆ بە پێشەوای خۆماری نەزانین کێتان ناوی محەممەدەوە ئەمێ کوڕی خۆتە بەڵێ محەممەد هیوا لەڵی ئەم ناوە لە ناو منەتەوەی خۆمان زۆرە ئەمە چی دەرە وەڵامە خۆشەویستی پێغەمبەر و لوقادە سەر معناوە خەڵکی ئەمە هێشتا لەگەڵ دینداری و لەگەڵ سنەتی پێغەمبەرە تەواو تێکەڵە لە بنەماڵی خۆتان ناوی تر مناڵی ترانەیە کوڕی ترتانەیە کە ناوی ڕاێژە ئەو تا لەگەڵ بەسم بنەماڵێ نەک لە بنەماڵەیە محەممەد ناومان هەیە بەڵێ هەمان بە چ شتێکی پێغەمبەری خوا زۆر معجیبی لە ژیان نامەکانی لە ژیان نامەکانی سونەتەکانی ڕەوشتەکانی هەڵس و کەوتەکانی لەگەڵ خێزانی لەگەڵ خەڵکی لەگەڵ کافر و بێباوە بە تەحەمل بە سەبر بە ئارام خاوەنی عەقڵ خاوەنی فکر خاوەنی مەبدە خاوەنی سەرکەوتن تا چەند گرنگە ئێمە تەنها بە قسە شوێنم ڕێبازە نەکەوین بە فیعلان بە کردار شوێن ئەو فەرمودانە بکەین کە ئەو بۆی باس بەڵێ خۆی موهیمێتەکە لەوە هەر قسە نەبێ سەر ڕاوێکە لە دڵما خۆشمانەوێ بە زمان دەرێ بڕین ناونیشان و ژیان نامی بڵاوەکەینەوە بەکار و کودۆش بیسەرمین کە ئێمە شوێن کەوتەوەی پێغەمبەری نا ئەو قائیدمانە پێشەوامانە سەرکردەمانە ڕابەرمانە مانگی مەولودە تا چەند دڵخۆشی کە ئەڵێنەوە مانگی مەولودە بۆی ئەم مانگە گرنگە لە ژیانی کوردەواریە گرنگە ئێمە لەم مانگە بە جۆش و خۆشێکی زۆر و یادیە پێغەمبەرە بکەینەوە بەڵێ گرنگ نییە هەر ئەم مانگە بێ ئەبێ ئێمە بە درێژایی ژیانی تەمەنمان لە خزمەت پێغەمبەران لە خزمەت سونەتەکان نەبێ ئەم ناوە ناوی ئەحمەد و محەممەد لە ناو نەتەوە و میلەتی خۆمانە زۆرە هۆکار چی ئەم ناوە ئەوەندە حەزمان لێ ببنێ ئەوەیە خۆشەویستی پێغەمبەر باشە کاکە ناوی چییە؟ ئەحمەد جگە لە ئەحمەد کەی ترتانەیە لە بنەماڵە بە ناوی محەممەد و وەڵا زۆرمەیە برازامەیە هێوەرەزامەیە ئەحمەد و محەممەد و ئەنەز و
ئەو ناوە پیرۆزانتان زۆر أنا والله ئەم مانگە مانگی مەولودە تا چەند دڵخۆشی بە هاتنی ئەو مانگ والله زور زور بله سپاس بۆ خۆی گیان ئەو نەخۆشە ئەو نەخۆشەی دمەکە خۆ بزانە هیچ خۆشیێنێ بەقەی بە ئەو چ شتێکی پێغەمبەری خوا زۆر معجیبی والله جابتي معجبني من سپاس بۆ خۆ مخۆم وەکو مسلمان وەکو دەرز و دەورمەیە قورئان فەرمی جابەتی معجبنی لە هەموو شتێکی بە قوربانە ئینشاءڵڵا تەمەنی پڕ بەرەکەت بێ با سڵاواتێکیش بێ اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد تاوەکو بارم کەوێ بۆنی خۆشی جۆسمانی تاوەکو بارم کەوێ بۆنی خۆشی جۆسمانی وەڕەبیع الأوەلا مانگێکی منەوەر ئەوی جەناب چییە وەکێت لەگەڵ خۆ دێناوە مناوی شیوان حەما ئەمین عەلی خەڵکی سەرڕایەنە من کوڕە گەورەکەم محەممەدە و کوڕەمشێوەم ئەحمەدی ناوە ئەم کاکەیە کوڕی خۆتە بەڵێ کوڕی خۆمەوە ئەمە ناوی کامیان ئەمە ئەحمەدەوە بەڵێ زۆر باشە چەند کەسی ترتانەیە لە بنەماڵە بە ناوی محەممەدەوە ئیسا وەکو بنەماڵەی خۆمان تقریبان پێش محەممەدی واتیە بەڵێ ئەحمەد بەسەر دوو ئەحمەدی تێ ئەحمەد و پێنج محەممەد بەڵێ ئەم ناوە بۆەوەنە زۆرە لای خۆمان وەڵی من لە خۆشەویستی پیاغمبەری خوا سەلامەت ناونیا یەکەم جاکە محەممەد بوتم خوای ئەگەر کوڕێ ناوی محەممەدە دووەمیش ئەحمەد لە خۆشەویستی پیاغمبەری خوا سەلامەت ناونیا ئەم مانگە مانگی مەولودە تا چەند دڵخۆشی باتنی ئەو وەڵام من ئەوەنێ دڵخۆشم ئەو پیاغەمبەر سەلامەتە کە ئێمە لە بتپەرستی و ئاگرپەرستی ڕزگار کردووە لە ڕاستیا ئەگەر ئەو نەوەی ئێمە بتمان پەرسیایە سپاس بۆ خوا ئەو پیاغەمبەری بۆ ئێمە نات لە بتپەرستی و ئاگرپەرستی ڕزگارمان بوو خوای گەورە لەگەڵ ئەو حەشریشمان کە ئامین ئینشاءالله باشە دەربارە ژیاننامەکەی بە چ شتێکی پێغەمبەری خوا زۆر معجیبی وەڵا بە هەموو شتێکی معجیبم ئەوە نییە خۆش بێ حەزم ڕۆحی خۆی بۆ دەرکەم ئەرە وەڵی کاکە سەلام عەلەیکم عليك السلام ناو چییە؟ أحمد کاک ئەحمەد باوکە دووتی من ناوم لێ ناوە چاسە ناوەکەی خۆت پێخۆشە والله زور والله دەربارەی پێغەمبەری خوا چییە زانی والله باوکە هیچی بۆ باس کردووی لەسەری والله چیت بۆ باس کردێنانەوە لە بۆ منە مامۆسای ئاینی مەلاکان چیان بۆ باس کردووی ئەگەر بیرت بێ چیان بۆ باس کردن دەربارەی پێغەمبەری خوا حديث وقرآن جەناب چییە؟ محەممەد ئەم کاکەیە؟ ناو محمد کاک محەممەد ناوەکەی خۆت تا چەند پێخۆش سواز بۆخوا ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم دایک و باوکم لە خۆشی ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناویان ناوە محەممەد سواز بۆخوا زۆر لەو ناوە ڕازیم و زۆر ناوێکی خۆشیشە لە ناو کوردی شاباوە بەناو بەو ناوە بانگتەکەن تا چەند دڵخۆشن وەڵا سواز بۆخوا زۆر بەو ناوە دڵخۆشم الحەمدولله کە پێشینەی پێغەمبەر صلی الله علیه وسلمان گرتووە سواز بۆخوا زۆر ڕازیم لەو ناوە چی دەربارەی ژیانی پێغەمبەری خوا وەڵی چەند نامیلگە سەبارەت بە پێغەمبەر ئەیوب و پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم و زۆربەی پێغەمبەرانی کە الحەمدولله خوێندوومەتەوە باشە ئەم مانگە مانگی مەولودە تا چەند دڵخۆشی بە هاتنی ئەو مانگە کە مانگی لە دایکبوونی پێغەمبەری خوا سپاس بۆ پەروەردگاری سپاس بۆ پەروەردگار زۆر ڕازیم زۆر خۆشحاڵم بۆ مانگە کە دووبارە خۆی گەورە تەمەنی پێیانەوە گەڕینەوە ئەم مانگە پیرۆزە زۆر خۆشەویستیمەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نازانم چۆن داری وەڕم عليك السلام ولا باس بله کێ ناوی لە ناوی تۆ والله باوكم بله کەسی ترتانەیە بە ناوی ئەحمەد و محەممەد والله هني خصمانية بله بله دەربارەی ژیانی پێغەمبەری خوا چییە زانی والله خوێندوومەتەوە دەربارەی بەس سەیسم لە فکرانەمە ئەو قەرباڵ سپاس کاکە مناڵە مناڵی تۆیە بەڵێ ناوی چییە؟ ناوی ئەحمەدە بۆچی ئەو ناوت لێ ناوە؟ ناوێکی مبارەکە خۆشەویستی پێغەمبەری خوا خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم ناوانە بۆنە زۆرن لە ناو میلەتی خۆمان وەڵی ناوێکی گەورەیە و مبارەکە بەڵێ بەڵێ هەر هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ناوی پێغەمبەری بەڵێ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مانگەکە مانگی مەولودە تا چەند دڵخۆشی لە مانگەیەکە مانگی لە دایکبوونی پێغەمبەری خوا زۆر خۆشحاڵم زۆرم پێ خۆشە دەربارەی ژیاننامەی پێغەمبەری خوا چیان بۆ باس کردی وڵی هەموو شتێکیان باس کردی خۆش دەوێ بەڵێ بەڵێ بەدڵ کاکەیش کوڕی خۆتەوە سلام عەلەیکم سلام عليكم چۆنی باسی باش ناو چییە أحمد کاک ئەحمەد کێ ناوی لێ ناوی تۆ الله پیغمبر خوا پێ خۆش بوون ناو ئەحمەد چەمن درێژ بشەنا بۆ دایک و باوکت بینێنە
دايق بوني حضراتي بغنبرة يتمنى دكام الأخوة ببين مروزة جواني تمنى دكام الأخوة ببين مروزة جواني تاوكو أم كاكي كوري خوتا بەڵێ ناوی چییە؟ محەممەد چەند ناوی ترتانەیە لە بنەماڵی خۆتان بە و ناو محەممەد وەحمەد؟ والله زۆرمانەیە ناو محەممەد هەر عادەتەن لەناو کووردا ناو محەممەد زۆرە بەڵێ ئەمە دەرخەری چییە هەموو ناو محەممەد وەحمەد؟ ناویشی پیرۆزە ناوی پێشەوەی مرۆڤایەتیە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری ئیسلام ئێمە محەممەد پێغەمبەرمانە جا عادەتەن لە کە تۆ لە ناو کوردیشا زۆر بە دەرەجەی یەک ئەم ناوە زۆر باوە محەممەد زۆرە بەڵێ خۆشەویستێکی تایبەتە کەسێکی پایەبەرز و ڕێزی گیراوە باوەڕپێکرانی کە ئێمە بە هەر بەبوونی ئەو ئینەشەوەی مەسەلە تۆ نەکەن بگرە من لاواچێ بڵم لە ئێساگەر ئەحسایشی سلێمانی بکەی بڵێ گەر 2 ملیۆن نفوسی تیاابێ تەسەورەکەم 500,000 محەممەدی تیاابێ ناوەکەی قەت لە کورد نابڕ لە کورد نابڕێ هیواداریشم نەبڕێ نەبڕێ ئینشاءالله دەربارەی ژیانی پێغەمبەری خوا چیت بیستووە چیت خوێندووە؟ وەڵی پێغەمبەری خوا ئینسانێکی دەست پاک بووە ئەمین بووە ئەمانە هەمووی چۆن بڵێ شتێکی شکۆمەندیە گەڕاوەتەوە بۆ کەسا کە باوەڕپێکراوی خوای گەورە بۆ کە خوای گەورە نارەتی بۆ ئومەتەکەی زیاتر لە ئەوەیە کام خەڵکەژاوە ناوەکانی محەممەد دووبارە ئەبێتەوە لە ناو کوردەواری چەند گرنگە ئێمە تەنها بە ناو نەبێەوە تەنها بە قسە نەبێ بە کردار شوێنی پەیامەکانی و پێغەمبەرە خۆی ناوەکە ئەوە وازە ناوەکە بێنێ خۆی ئەوەی کە مهمەکەیەتی کردارەکەیە مەسەلە تۆ کام کوڕە ناوەنەی محەممەد هەوڵ بە لەسەر سفات و ڕەوشتەکانی ئەو بڕوە ینی ئێمە هیچمان حەدمان نییە بگەینەوە بە ئەو ئەمە شتێکی واقعە ئەو پێغەمبەری ئێمە بوو بەڵام کە من ناوی کوڕەکەی خۆمە محەممەد ومێدەوارم چەند سیفەتێکی ئەوی تیاابێ لەبەرەوەی ئەو پیرۆزە ینی هەموو ئینسانێکش هەموو باوکێکیش هەوڵەیە کە ناوێک بۆ کوڕەکەی دانێ خاستن کە ناوی محەممەد بێ هەوڵەیە کوڕەکەی ساڵح بێ تێگەیشتوو بێ بە چەند ئەگەر سیفەتێکیش بێ لە سیفەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تیا بەدی بێنە بەس ئەمە بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خۆشەویستی و محبەتی ئەوە کام خەڵکە لێرا کۆبووتۆجێ بوو هەهەمەجی بۆ لەبەرەوەی لە ڕۆژێکی ئاوایە لەدایک بووە لە 12 ڕەبیع ئەوەل لەدایک بووە لە 12 ڕەبیع ئەوەل دعوت بە بۆ ئاسمانەکان کاک شێخ لە بنەماڵی خۆتان ناوی ئەحمەد و محەممەدتانەیە؟ بەڵێ هەموو چەندتانەیە؟ قوربانجان ناوی باوکم محەممەد ناوی برازام ئەحمەد ئەوانەی کە هەمان بێ ناوی باوکم و برازەکان ئەحمەد ینی ئەم ناوەتان هەیە لە ئەم ناوە ئەڵێن قەت لە کورد نابڕ انشاءالله قەت نابڕێ لەبەرەوەی لە خۆشەویستی و محبەتی یادی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ناوە پیرۆزن ناوی ئەوە دەربارەی ژیانی پێغەمبەری خوا بە چ شتێکی پێغەمبەری خوا زۆر معجزەی ئێمە بە خۆشی و بە ئاهەنگەکانی کە لەبەر ئەوەی زیاتر محبەتی خۆشەویستی دینی ئیسلام بڵاو کاتەوە بەرامبەر بە میلەتی کورد و بەرامبەر بە لەو کاتەیە کە سەری لە شوزجایە بەرز نەکردوانێ فەرمی یا ڕەبی خۆیە من ئومەتەکەم لە پێش هەڵشت ینی هەمیشە خەمی ئێمەی بوو هەموو کاتێک خەمی پەروەری کوردی بوو لە هەموو میلەتەکان زیاتر خەمی خواردۆ بۆ لەبەرەوەی کە ئەهلی تاعەت و عیبادەت و دیندار انشاءالله تا چەند گرنگە ئێمە تەنها بە قسە شوێنی ئەم پێغەمبەرە نەکەوین بە کردار شوێنی فەرموودە پیرۆزەکان و ڕێباز یەکەم پێش هەموو شتێک بەرنامەی خوا لە خۆمان لە خێزانمان لە باوکمان لە دایکمان لە ئەولادمان لە عەشیرەتمان لە سەرکردەمان لە ڕێیس جمهورمان لە دنیا لە هەموو لایەکمان خۆشتر بوێ لە چی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی عومەر لە خزمەتیا بوو فەرمی یا عومەر مدن لە چی خۆشتر ئەوێ فەرمووی لە خۆم لە سەروەتەکەم لە سامانەکەم لە هەموو شتێکم فەرمی یا عومەر ئیمانەکەت دامەزراو نییە فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ فەرمی لە ڕۆح و لە دڵ و ژانی خۆشم فەرمی یا عومەر ئەنجا ئیمانەکەت دامەزراو سەڵاواتێکیش با بدەین و ئینشەڵا لەگەڵ ئەویشا حەشر جان سەڵاواتێک با بدەین هەزار سەڵاوات لەسەر دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم برادەرینا مردن هەیە
شین و گریان بێفایدەیە قبری تەنگ و تاریک ماڵی ئەمە. بۆچی ئەم ناوەتان هەڵبژاردن؟ گومانی دیانە من کاتی خۆی باوکم لەبەر خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی منی ناوە ئەحمەد لەبەرەوەی بیسوێتی لە قورئانە یەئتی من بعد اسمه ئەحمەد محەممەدیش خۆم ناونا هەر هەمانە شتەی باو کرد منیش وەفاءن بۆ سەردار و سەروەرمان محەممەد صلی الله علیه و سلم ئەمە ئەخیر مناڵمە من درێژ بە ئینشەڵا لەگەڵ جەنابەت ئەم ناوە زۆر زۆر لە لای خۆمان یعنی قەتیش لێمان نابڕێ ئەمە چی دەرەخا؟ ئەمە پابەندی خەڵکی کوردی موسڵمان دەرەخا بۆ ئەو ئاینە پیرۆزەوە وەرە بابە وەرە ئەوەش خوشکەزایەکمە ئەم ناوی چیە؟ محەممەدە کاک محەممەد ئەم مانگە مانگی مەولودە تا چەند دڵخۆشی بە هاتنی ئەم مانگە گەلی کورد ئەوەی کە خۆشی بێ بۆی بەس ڕەمەزان و مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆریش گرنگی پێدرێ ینی شیری نییە بەخشرێتەوە خەڵک شت مەفهومی گەورەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەشتر لە دڵی لاوانی وڵاتەکەمانە نەچەسپیوە بەڕاستی ئەبێ خەڵک لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم شارەزا بێ ئەبێ لە ورد و دریشتی حیاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم شارەزا بێ کەواتە گرنگە ئێمەش لە بیرمان نەچێ سڵاوات هەمیشە بدەین هەمیشە سڵاوات دەدەین لە دیداری پێغەمبەر صلی الله علیه و سلم سڵاواتێک بدەین اللهم صل على محمد وعلى آل محمد من جيتي مناورة من جيلا دايق بوني حضرتي بغبرايا من جيلا دايق بوني حضرتي بغبرايا مانگی مەولودە تا چەند دڵخۆشی لە مانگە کە مانگی لە دایکبوونی پێغەمبەری خوا بەڵێ وەڵا ڕاستی دڵمان زۆر خۆشە و لە ڕۆژێکی وەگەمەوەدا چرای ڕووناکی هەموو جیاندا گرساوە و بەهۆی ئەوە ئێمەش ڕێگەمان ڕووناگوتەوە زۆر باشە تا چەند لە مانگی مەولوددا دڵخۆشی کە لای کوردەواری خۆمان زۆر گرنگی پێ ڕاستی دڵمان زۆر خۆشە وەڵا پێویستە یعنی ئەمە شارەزای ژیانی پێغەمبەری صلی الله علیه و سلم هەڵگری سیفەتەکانی بین و بمانەوێت هەر شتێک بکەین یعنی لە ژیانی خۆمانە چی پێڵێن بیرکەینەوە کە ئایا گەر ئەو پێغەمبەر وایە صلی الله علیه و سلم چی ئەکرد ئێمەش یعنی لە جیاتی ئەو بڕیار بێ تەژویهات نەبێ بزانین ئەگەر ئەو بە لە جێگەی ئێمە چی ئەکرد ئێمەش ئاوە ئەمەی کای بینی لێرە ئەم هەموو خەڵکاتەوە زۆربەی مناڵەکەی یان خۆی یان باوکی یان کەسوکاری ناوی ئەحمەد و محەممەدە ئەمە دەرخەری چییە؟ ئەمە دەرخەری خۆشەویستی میلەتی کوردە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمویان مناڵەکانیان ناو محەممەد و ئەحمەد و لە ڕۆژی لە دایکبوونی ئەوە هاتوونەتە دەرەوە بۆ ئێرە سڵاواتێکیش بدەین اللهم صل وسلم وبارك على نبينا محمد وعلى آل محمد السلام عليكم عليك السلام ورحمة الله باشی برا حەمد و کاکەیە چی تۆن لەگەڵدا؟ هەردووکیان مناڵی منن چیان ناوە؟ کاکە محەممەد و کاکە ئەحمەد محەممەد و ئەحمەد بەڵێ باشە ئەم ناوە لە ناو میلەتی خۆمانە زۆرە ئەمە دەرخەری چییە؟ وەڵی ناوێکی ئەمەنە خۆش و پیرۆزە قەت ناوەکەی کۆن نابێت هەتا بێ ناوێکی ناسک و خۆشە عنی محەممەد و ئەحمەد کۆن نابێ ناوێت جگە لە مناڵەکانی خۆت لە بنەماڵیشتان هەتانە بەو بەڵێ بەڵێ خاڵم ناوی ئەحمەدە مامی باوکیان ناوی محەممەدە بەڵێ محەممەد و ئەحمەدمان زۆرە ئەم ناوە دەرخەری خۆشەویستی میلەتی ئێمە دەکات بۆ خۆشەویستی ناوەکەیە چ شتێکی پێغەمبەری خوا زۆر معجیبی لەو شتانی کە بیستوتە جا بەچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم معجیب نابی بە هەموو شتەکانی ناوەکەی عنی هەموو شتەکانی تا چەند گرنگە ئێمە تەنها بە قسە نەبێ بە کردار شوێن ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەڵا بێ ڕێبازەکەی لە ڕێبازی ئەوە بڕۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی کردووە بێ ئومەتی محەممەدیش لە دوایەوە ڕێبازی ئەو بگرینە باشە بە سڵاواتێک کۆتایی بە قسەکان ئەزا سڵاوات بێ لە دیاری پێغەمبەری نازدار و خۆشەویست صلی الله علیه و سلم چی ناو چییە؟ محەممەد کاکە محەممەد چەند کەسی ترتان هەیە بە ناوی ئەحمەد و محەممەد لە خێزان و بنەماڵێک وەڵا خۆم ناو محەممەد تاقانم ناوت محەممەد و تۆ؟ بەڵێ کێ ناوی ناوی؟ نانکم بەڵێ ناوەکەی خۆتت پێ خۆشە؟ بەڵێ هەر ئەو ناوەمە لێن سفەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیرەکەوێتەوە یەکسەر ئەوت بیرەکە بەڵێ چی ئەزانین دەربارەی ژیانی پێغەمبەری؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێکی بەڕێز بوو ناو خەڵکە و ئامۆژگاری خەڵکی کردووە و بەڕێز بووە بۆیە ئێمەش خۆشمانەوێ و ناوەکەی زۆر پیرۆزە لامان ئەزانی ئەم مانگە مانگی چییە؟ مانگێکی پیرۆزە پێغەمبەر صلی الله علیه و سلم تیا ئەم ڕۆژە لە دایک بوو ڕۆژێکی پیرۆزە و ئێمەش بە خۆشحاڵی و هاتوون بۆ ڕۆژەکە ببینم ڕەوزای جوانی تاوەکو بارم کەوێ بۆنی خۆشی جۆسمانی تاوە
کەستان هەیە لە بنەماڵی خۆتان کە بە ناوی ئەحمەد و محەممەدەوە ناوتانەوە؟ قوربان خۆم ناوم ئەحمەدە، باوکم ناوی محەممەدە، کوڕەکەم ناوی محەممەدە، برازایەکم محەممەدە، خوشکەزایەکترم محەممەدە، خوشکەزایەکترم محەممەدە، لەخوا بەزیابێ محەممەد و ئەحمەدمان زۆر زۆرە. ناوەتان هەر لێ نەبراوە؟ هەر لەخوای گەورە بەزیابێ بەتەمان جیلی ڕاب داهاتووشمان هەمووی محەممەد و ئەحمەد بێت. هۆکار چی ئەوەندە حەستان لەم ناوە؟ سپاس بخوا بتێ نەتێ ئێمە ئەهلێکی مسلمانین لە وڵاتێکی مسلمان ناژین. سپاس بخوا هەمومان نوێشکەر و لەخوا بەزیابێ نوێشپاک و الحەمدوللا لەخوا ترسین. اینجا بە بۆنەی ناوی پێغەمبەریش صلی الله علیه وسلم ناونراوی محەممەد و ئەحمەدەکەش ئیتر سپاس بەخواز پیرۆزە و لە لامان و شتێکی جوانە. کە بۆ ناوە بانکەکەن هەستت چۆنە؟ خۆشحاڵم سپاس بەخوای گەورە. زۆر کەس هەیە بە ناوەکەی خۆی قەناعەتی نییە یان لێ ڕازی نییە چی ئەیگۆڕەیە، بەڵام سپاس بەخوا شانازی پێوە. کوڕەکەشت لەسەر ڕیتمی ناوەکەی خۆت ناوناوە محەممەد؟ بەڵێ لەخوا بێتە محەممەد ئەحمەد محەممەد. بەڵێ لەخوا بەزێ بەڵێ. ئەمڕۆ یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەستی چییە لە مانگی مەولودا کە یادی دایکبوونی ئەو زاتە گەورەیە؟ وەکو عەرزم کردی ئێمە سپاس بخوا جینێکی مسلمانین بە بنەماڵە سپاس بخوا بۆمان ماوەتەوە. ناوی محەممەدیش زۆر بەرز و پیرۆزی گەێنێ لای ئێمە. بۆ کێ ناوی خۆت؟ باوکشم ناوی محەممەدە، باپیریشم ناوی محەممەدە، یعنی ئەحمەد محەممەد عەلی یەک عەلیمان تیا درەوکەدری هەمووی محەممەدە تا ئاخیری. دەربارەی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە چ شتێکی پێغەمبەری خوا زۆر معجیب بووی بە سەراتەکان؟ کەسێک ژیاننامەکەی بخوێنێتەوە بە هەموو شتێکی معجزە، بە هەموو شتێکی معجیب بووم، چونکە کاتێک خۆی باوەڕ ناکەم لەم ئومەت ئەم سەردەمە کەسێکی بێ بە بەڕێکەش یا بڕوە، بەڵام سپاس بخوا بە هەموو شتێکی معجیب بوو، حتاماشم لەسەر ڕێبازار و بە قوربانم سپاس دەکەم. کاک محەممەد سەلام عەلەیکم. سپاس. باوکت وتی من ناوم محەممەد. بەڵێ. کاچە ناوەکەی خۆتی پێخۆش؟ وەڵای کاچەم لەبەری ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەیە زۆر پێم خۆشە ناوەکە. باوکت باسی لێوە کراڵێ بۆ داهاتووش یعنی تۆ ئەگەر ئینشەڵا گەورە بیت و منداڵ دەبێ هەر لەسەر ئەو ناوانە بەردەوامی محەممەد و ئەحمەدمان لێ ناوە. بەڵێ دەربارەی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی ئەزانیت؟ هەندێک شت کە بۆیان باس کرد. زۆر شت دەزانم و ژیاننامەکەی شتی زۆری تێ ئەوانە تر وەڵا شتی زۆر زانم. ناوەکەی خۆتت پێم خۆشە؟ بەڵێ زۆر پێم خۆشە. ئەم مانگە مانگی مەولودە لای خۆمان گرنگی چی زۆر پێدرێت. تۆ کە ناوەک بە ناوەکەی خۆت بانگەکەن هەستی چۆن؟ وڵای زۆر پێم خۆشەکە محەممەد بانگەکە. بەڵێ بانگەکەن هەمە جوان نییە، بەڵام خەڵک ڕاهات و خۆ دەزانین لە وڵاتی ئێمە نیوە ناوە. من لەبەر گەورەی ئەو زاتە پیرۆزەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر بە ناوی ئەویش بێ بە ناوێکی تەواوەتی باید. ناڵم ئێستا خوشکەزایەکمەیە وایان فێر کردووە هەر لە ئەوڵەوە پێ بڵێن محەممەد بە حەمە جواب نایێتەوە، هەر جواب نایێت و تایوارە بڵێ حەمەد وەزانێ بەو ناڵی بەسکاڵی محەممەد یەکسەر جواب نایێت. هەمیشە ناوی محەممەد ناوێکی ئەوەندە پیرۆز بووە، ئەوەندە خۆشەویست و شیرین بووە کە زۆرینەی خەڵکی کوردی خۆمان و نەتەوەی خۆمان ئەو ناوەیان لەسەر منداڵەکانیان داناوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردووی سەیر دەکەین لە ناوی باو باپیرانیشمان هەمیشە ناوی محەممەد و ئەحمەد و مەحموود زۆرترین ناو بووە. ئەمە دەرخەری ئەو خۆشەویستیە گەورەیە کە کورد ئەوەندە خۆشەویستی بۆ پێغەمبەری وە خوا هەیە کە تەنانەت حەزەکان ناوەکەیشی هەروەکو ناوەکەی ئەو بێت. ئەمەش بۆ ئێمە گرنگە کە ئێمە تەنها بە ناو یاخود بە قسە نەبێت کە شوێنی ڕێبازەکەی پێغەمبەری خواکەوی. ئەو خۆی خەمی ئەمەی بۆ هەمیشە پێی فەرمووی یانە قسانی بۆ بەجێشتوین کە بە کردار شوێن ڕفتارەکانی ئەو بکەین، ئەو فەرموندانی کە ئەو خۆی باسکردوین بیکەین بە کردار و شتەکە بە عەمەلی لە خۆمانە دەرخەین تاوەکو بتوانین ئەگەر خوای گەورە ڕەزامەندی لەسەر فەرموێ شەفاعەتی ئەو بماگرێتەوە و لە قیامەتیشا بتوانین لە بەهەشتەکەی خۆیان لەگەڵ پێغەمبەران و ئەسحاب و هەموو کەس و کارمانە و محەممەد و ئەحمەد ناوەکانیش کۆبینەوە ئینشەڵا. دووبارە مانگی مەولود لە هەموو لایەک پیرۆز بێ ئینشەڵا خوای گەورە بیکاتەمایی خێر و بەرەکەت و بێژێنە بەسەر میلەتی خۆمانە و لە دەرد و نەهامەتی بمان پارێزێ. بەرنامەی جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.